لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان پێکەوە دەچینە خزمەت ئاەتی ژمارە 5 لە سوورەتی الحجرات. بسم الله الرحمن الرحيم. ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خيرا لهم والله غفور رحيم. دیارە ئەو ئاەتە شەر پەیوەندی بە ئاەتەکەی پێشووتر هەیە کە خوای گەورە سوبحانە و تەعالە باز لە کەسانێک دەکات کە لە دوورەوە دێن، لە دوورەوە لە دووری حوجرەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە دەنگێکی بەرز بانگی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم. وەکو لە ڕوایەتەکاندا هاتیە کەوا کەسانێکی دەشتەچی لە دوورەوە کاتێکەوە قەیلولە و کاتی ئیسراحەتی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم لە یەک لە حوجرەکانی لە دوورەوە بە دەنگێکی بەرز دەنگ یا محەممەد یا محەممەد ئەی ئوخڕج ئیلەینا بە دەنگێکی بەرز بانگی پێغەمبەریان دەکرد صلی الله عليه وسلم بە ناوی خۆی واتە دەرچوو لە بۆ لای ئێمە. بەڵام ئیتر خوای گەورە سوبحانە و تەعالە دەفەرمی ئەگەر ئەوانە سەبریان بگرتبایە حتا پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخۆی دەردەچوو لە بۆ لای ئەوان لەکانە خەیڕا لەهم، زۆر باشتر بوو لە بۆ ئەوان، زۆر باشتر بوو لە بۆ ئەوان. لەبەر ئەوەی کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ئیسراحەتی خۆی دێتە دەرێ بە تەئکید بە سینگێکی فراوانتر پێشوازیان لێ دەکا و زیاتر ئەوان خێری لێ دەبین و لە بەروبوومی وتە پیرۆزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر بەهرەمەند دەبن. بەڵام کاتێکەوە بەو شێوەی بانگی پێغەمبەرەکان صلی الله عليه وسلم بە تەئکید وەکو بەشەرێک پێغەمبەر صلی الله عليه وسلم لێیان تووڕە دەبی، لەوانەیە نەتوانن بەو شێوەی ئیسفادەی لێ بکەن. لێ وەکو زانایان دەفەرمون ولو أنهم صبروا لكان خيرا لهم، ئەگەر بێت سەبریان بگرت بە خەیر بوو لە بۆیان. لێ دەڵێن دائما عاقبەتی سەبر خەیری بەدواوەیە، عاقبەتی سەبر خەیری بەدواوەیە. بەڵام بە پێچەوانەوە پەلەکردن زۆر جاران خەیرێکی زۆرت لەدەست دەدا، خەیرێکی زۆر لەدەست دەدا. ئیتر وەکو لە ڕوایەتەکاندا هاتیە ئەو کەسەی کەوا بەو شێوەی هەڵس و کەوتی دەکرد کاتێکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دێتە دەرێ ئەو کەسە زۆر خۆی پێ گەورەیە، هەتا وەکو دەڵێ ئەمن کەسێکم ئینە مەدحی زەینون وذەمی شەین، دەڵێ ئەمن ئەگەر مەدحی کەسێک بکەمەوە پێی جوان دەبی، بەڵام ئەگەر ذەم و گلەی لە کەسێک بکەم پێی ناشرین دەبی. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی ذاک الله عز وجل، ئەوەی کەوا خەڵک بە مەدحکردنی جوان دەبی و بەگلەی لێکردنی ناشرین دەبی تەنها ئەڵڵایە سوبحانە و تەعالە. هەر ئەو شانی ئەوەیەکەوە فعلا ئینسان دڵی خۆش بی بە مەدحی و یاخود دڵی تەنگ بی بۆی کەوا گلەی لێ بکە، کەواتە بەڕاستی ئەوە بەڵگەیە لەسەر بێعەقلی ئەو کەسە، کەواتە تەکەببر نیشانەی بێعەقلیە. و هەروەها ئەوەی کەوا شایانی ئەوەیە کە ئینسان دڵی پێخۆش بی صفەتێکی وای تێدا کە خوا سوبحانە و تەعالە مەدحی بکە، یان بە پێچەوانەوە صفەتێکی وای تێدا کە خوای گەورە گلەیی لێ بکە و شانی ئەوەی کەوا دڵی پێتون ببی. اینجا لە کۆتایی ئاەتەکەشدا دەفەرمی والله غەفور ڕەحیم. بەڵام لەگەڵ ئەوەش الله تعالى سبحانه وتعالى غەفورە. غەفوریش لە مەغفیرەوە هاتووە کوزانیان دەفەرمون مەغفیرەش بە معنای الستر والتجاوز، هەم ستر دەکا بەندەکانی، هەم تەجاوزش دەکا و عقوبەیان نادا و سزایان نادا. و هەروە ڕەحیمیشە. الله تعالى رحيم سبحانه وتعالى بۆی کەوا لە کاتێکەوە ئینسان گوناه و تاوان ئەنجامدا دەم و دەستخوای گەورە سبحانه وتعالى سزای لۆ نانێری، لەبەرەوەی حەلیمیشە سبحانه وتعالى بەڵکو ڕەحیمە. تەوبەیان هانیان دال بۆ تەوبەکردن و تەوبەیان لێ قبول دەکا و تەوفیقیشیان دەکا لە بۆ کردەوەی چاک. لە خوای گەورە دەپاڕێنەوە لەو کەسانە بین کەوا لە هەموو کار و کردەوەکانمان سەبرمان هەبی تاوەکو خەیرێکی زۆر بەدەست بینین، و هەروەها لە خوای گەورە دەپاڕێنەوە غەفورە، سترمان بکا و لێمان خۆش بی و بە ڕەحمەتی خۆی تەوفیقمان بکە لە بۆ کار و کردەوەی چاک و بە ڕەحمەتی خۆی لە بەهەشتە پانوبەرینەکەی جێگامان لۆ بکاتەوە و داخل ئەو باشتەمان بکە و شاد بینەوە بە دیداری الله تعالى و بديدار پیغمبرك صلى الله عليه وسلم. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.